یەک لە 6 ئەگەری مردن 5 شتێکی بەتاڵ و ویەکێکی پڕ بۆ تەنها جار لە ژیانمانە پشت بە بەتاڵەکانە بەستین. زين دکتۆرەکەی وچی ئەیودەم ئیشەی ئێوایکەن ئەو هەموو پیسی و تۆز و خۆڵە بۆ نەخۆشی تۆ زۆر خراپە. دلێرگیان من کە دەسمایە میشام زانی چیم بەسەر دێ بەڵامی ترەمە ژیانە ناچاری لە پێناو هەنێشتا واز لا نشتی تر بێنی تازە درەنگیشە بۆ ئازێنان لەمەیان. تەنها کەم یاریە کە مەستەکەم زیندوو